پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام عوبادەی کوڕی سامتی دانا لەسەر سەدەقە زەکات کۆکاتەوە دوایی پێوت اتق الله يا أبا الوليد أن تأتي يوم القيامة ببعير تحمله على رقبتك له رغاء أو بقرة لها خوار أو شاة لها ثواج فقال يا رسول الله وإن ذا لكذا قال نعم قال عبادة والذي بعثك بالحق لا أعمل على اثنين أبدا موظفێکی دانا کردیە بەرپرسی شوێنێک یعنی بۆ وەرگرتنی زەکات بەڵام فەرمووی ئەی ئەبەل وەلید ئەی عوبادە وریابە خەڵک زەکاتت بۆ دێنێ مانگا بێت مەڕ بێت وشتر بێت پارە بێت نەچی ڕۆژی قیامەت بیت چیت لەسەر شانت داناوە دەبێ وشترێکت لەسەر ملی خۆت داناوە لەسەر شانی خۆت هێناوتە ئەی خوایە من خیانەتم کردەوە هی من نەبوو هی مسلمانان بوو خۆم خواردم وریابە وتی بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاوایە محاسەبەکە وا وردە فەرمووی بەڵێ فەرمووی دەی سوێن بەخوا نابمە بەرپرسی دوو کەس بەرپرسێتی دوو کەس ناگرمە ئەستۆی خۆم نایکە دەترسان چونکە ترسی ڕۆژی قیامەتیان هەبوو